بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی ڕەوشی کورد لە ناوچەکە دوایە و ڕووداوانەی ڕوویاندا. کورد پێویستە چی بکە؟ ئەبێ چۆن مامەڵە بکە؟ گفتگوێن پرس و باس بابەتان ناکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک سەردار عەبدوڵڵا سیاسەتمەدار، شۆڤەکاری سیاسی، کاندید بۆ سەرۆکۆماری عێراق. کاک سەردار سڵاو لێبێ. سپاس دەکەم. پێ دوای ڕەوشی کورد چۆنە؟ بەتایبەت دوای ڕووداوانی کە لە سووریا ڕوویاندا. معادلەی نێودەوڵەتی پشت لە کوردەکە ئەکرێمە بۆ بخوێنینەوە؟ سەرەتا سڵاو ڕێزم بۆ بینەرانی عەزیز و سڵاو و ڕێز و سەردانوێنم بۆ شەهیدانی ئەو داستانە گەورەی کە لەو چەند ڕۆژەیە تۆمارکرا. داستانێکی مێژوویی کە وێنێ لەو داستانانەیە کە چێتە سەر تۆماری دەوڵەمەندی داستانەکانی کورد لە مێژووی خەبات و بەرخۆدانیە. لە ڕاستیە هەر شتێک کە دەبینین دەبێ بزانین ئەمە ئاماژەیە بۆچی. بە بەردەوامی لە سیاسەتە کە هاوشێوەی جەنگە تۆ دەبێ بزانی هاوکێشەکان چۆنن، هاوکێشەکانی بەرامبەرەکەت هاوپەیمانەکانی و نەیارەکانی کێن، هاوپەیمان و نەیاری تۆ کێن و ئەم هاوپەیمان و نەیارە لەسەر بنەمای حەز و ڕق و ئایدۆلۆژیا ئەوانە نابێ، لەسەر بنەمای دوو مەسەلا بێ. یەکێکیان بەرژەوەندیە، یەکێکیان لێزانی خۆتە و لێزانی بەرامبەرەکەتە نەیارەکەتە. چۆن ئەزانێ مامەڵە لەگەڵ ئەو هێزە کاریگەرانی جیهان و ناوچەکە بکە. ئەمە لە چرکە ساتێکا ڕووەدا کە لەو ساڵەی دوایی و لەو دوو ساڵەی دوایی هاوکێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە یەکجارێکی ژێراژوور بوون. وەزعی غەزە و جەنگی غەزە شتێکی تری هێناوە. حیزبوڵڵا و حوسی و ئەوانە بە جۆرێکی زۆر لاواز بوون. ڕژێمی ئەسەد کەوتووە، بەکەوتنی ڕژێمی ئەسەد ڕووسەکان و ئێرانەکان لەو معادلەی سووریا چوونەتە دەرەوە. دۆخێکی تراتوەتە پێشەوە کە تورکەکان تەحەکوم زۆرتر بەم مەسەلەوەکەن. لەولاوە وەزعی سۆمالیلاند و سوودان و ئەو دەستپێکردنی یعنی گەیشتنی ململانیەکانی ئیمارات و سعودیە لە ململانەی سیاسی و لە ململانەی پشتی پەردەوە بۆ بەکارهێنانی چەک. من بیرمان لەم بەرنامەی جەنابەت بوو ساڵ زیاتر بوو باسی ئەو مۆزوعی سۆمالیلاندمان کرد. سۆمالیلاند پێش ئەم دۆخە ئیشی لەسەرەوە کرد دانپێدانانی ئەسیوپیا بۆی ببێ بە دەوڵەت بەدەستبێنێ. ئەسیوپیا داوای کرد بە پانی 20 کیلۆمەتر بژێتە سەر دەریا لە ناو سۆمالیلاندەوە، لە مقابل ئەوە دان بە دەوڵەتی سۆمالیلاند بنێ. مسر هێزی ناردە ئەو ناوچەیە چووکە ناتوانێت بەرگەی ئەوە بگرێ. لەبەرەوەی ئەم یاریە لە دوای کەوتنی ئەسەد دۆخی ئەردۆغان لە مەنتیقەکە بەهێزتر بوو. ئەمە وەزعێکی خوڵقان ئەردۆغان یەکسەر سەرۆکی سۆمال و سۆمالیلاندە سەرۆکی سۆمالی دەوڵەت وە سەرۆکی ئەسیوپیایی ڕۆژی 9 پار یعنی ڕۆژێک دوای هەڵاتنی ئەسەد بانگیکردن ئەنقەرە و ئیتیفاقێکی تری پێکردن ئەو مەسەلەی سۆمالیلاندی دوور خستەوە. منە لەم بەرنامەی جەنابەت باسی ئەومان کرد کە ئەگەر ئەمە لە داهاتووە واردە ئیسرائیل لەمە بکات چونکە ئەمە بەشێکە لەو پلانەی کە دانیشتوانی غەزە و پلانەکەی ترامپ کە دەوێت دانیشتوانی غەزە لە شوێنی تر ئەوە بکە. ئەوانەی پێشنیار کرابوون باسی ئیسپانیا کرابوو، باسی ئەندۆنیسیا کرابوو، باسی سۆمالیلاندیش کرابوو، باسی سوودان کرابوو کە جەنگێک لە سوودان هەیە. ئێستا سوودان لە بەردەم دابەشبوونە جارێکی تر، یەمەن ئێستا لە بەردەم ئەگەری دابەشبوونە. هەموو ئەمانە ئەو وەزعش کە ئێستا تازە لە ناوچەکە پێیا بوو دوای ئەو پرۆسە سەربازیەی کە لە ڕووی سەربازیەوە زۆر سەرکەوتوو بوو کە توانیان مادۆرۆ بڕفێن و بیبەن. ئێستام ناوچەکە لە گرژێکی زۆرە لەو 24 ساعتەی کۆتایی دنیایەک سەفارات لە ئیسرائیل و لە ئێران ڕۆشتون داوای ئەوەکەن هاوڵاتیەکانیان ئەوێ جێبێڵن. هەوڵێکی زۆر هەیە بۆ ئەوەی کە مەترسی هەڵگیرسانی جەنگێکی تر هەیە بەرامبەر بە ئێران. ئەمریکایەکان هەڕەشاکەن. سەحافەی ئەمریکی مێزاجێکی جیاواز لە ئەمریکا پیا بۆ بەرامبەر بە ئێران. جاران میزاجی ئەمریکی دابەش بوو. بەشێکی زۆری دیموکراتەکان لایەنداری ئەوە بوون لەگەڵ ئێرانە تەفاهم بکەن. بۆیە ئۆباما تا ئاستی ڕێکەوتن نامەی ئەتۆمی لەگەڵیانە ڕۆشت. بایدن بە بەردەوامی هەوڵێدا بگاتە جۆرێک لە تەفاهم لەگەڵیانە. ترامپ وەزعێکی تری هەیە. لەگەڵ هاتنی ترامپ و ویلایەتی پێشووی ترامپا
من لە ویلایەتی پێشووی ترامپە بە بێ پێچ و پەناوتم ترامپ لە ئێران نادا یعنی لە 2016 بۆ 20 وتم لێ نادا و لەو قسە و دیدار و ئانەشمان هەیە. ئێستا میزاجی ناو ئەمریکا بە نەوەیەک گۆڕاوە لای دیموکراتەکانیش ئەو نەبرە توندەی جارانی داکۆکی لە ئێرانیان بەردەوام بوون لەگەڵ ئەمە بەرەوکوێگا ئەکید مەترسیان هەیە مەترسی ئەویان هەیە کە لە ئێرانە شڵەژانی گەورە دروست بێ ڕەنگە سیناریوی دابشکردنی ئێرانیان جەنگێکی ناوخۆی درێژخایانی ئێران لە بەرژەوەندیان نەبێ. پاکستان مەترسی خۆی هەیە کە دەوڵەتێکی ئەتۆمیە کێشەی بەلوچەکانی هەیە ترس لە مۆزوعی ئازەرەکان هەیە و تورکیا و کۆماری ئازەربایجان ئەو پەیوەندیە باشەی کە لەگەڵ ئیسرائیل هەیەی مەترسێکی گەورە بۆ سەر ئێران دروستەکە هەموو ئەمانە وەزعێکی دروست کردووە ئێستا خەلیجەکان هەڵوێستیان گۆڕاوە ئەفم کە ئەمە زۆر گرنگە. خەلیجەکان جاران لەگەڵ ڕوخانی ڕژەمەکە بوون ئێستا خەلیجەکان لە کەوتنی ڕژەمەکە و لە فەوزایەک ئەترسن بۆیە هاوکار نابن بۆ ئەمە هەموو ئەمە ئێمە دەبێ بخاتە بەردەم ئەرکی بەرپرسیارەتی ئەوەی لەم ئاستە بیر بکەینەوە لەو ئاستە بچووکە داماوەی لەگەڵ حەدەسە مامەڵاکەین عقلی سیاست دەبێ عقلی جەنگ بێ ئەزانی عقلی استراتیجی بێ بتوانانی هاوکێشەکان بخوێنێتەوە. یەکێ لە هەرە گرفتە گەورەکانی ئێمە ئەوەیە سیاسەکانمان بەشێکی زۆری میدیامان بەشێکی زۆری ڕۆشنبیرانمان من تعمیم ناکەم ناڵێم هەبووی بەشێکی زۆری ناتوانن لەم ئاستە قوڵ و لەم ئاستە ئاڵوەزە هاوکێشەکان ببینن بۆیە ناتوانن مامەڵی لەگەڵا بکەن و ئەکەوینە دوای حەدەسەوە. باشە چۆن مامەڵەیان کردووە ینی ئایا ڕووداوەکان ئێمە ڕووداوی خۆکردن تا خۆمان مامەڵی لەگەڵدا بکەین یا ڕووداوەکان زۆر بێ ڕووداوی دەرەکین کێمە دەستمان تیاندا نییە. مەسەلەکەەوە نییە ڕوودا و ڕوودایان نا تۆ دەستیا هەیەیانە مەسەلەکە ئەوەیە تۆ بەر لەوەی ڕوودا دەبێ هاوکێشەکەت خوێن دەبێتەوە کە هاوکێشەکەت ورد نەخوێن دەبێتەوە ناتوانانی مامەڵی لەگەڵا بکەی بەڵام هاوکێشەکەت ورد خوێن دەبێتەوە ئەتوانی مامەڵی لەگەڵا بکەی سەرکە نمونونەکە چۆنە. ئەوە ڕووسەکان قسەیەکی زۆر مویمیانەیە منەوە لە ڕووسەکان فێر بوو ئەڵێ مادام ئەتوانی کەشوهەوا پێشبینی بکەی ئەتوانی لە سیاسەتیشا پێشبینی بکەی لە پێشبینی کەشوهەوایە تۆ ئەزانی بەفرەبارێ مەچۆ ملمنێ لە لووتکەیەکی سەخت ئەزانی باران بەشی ئەوە بێ کە لافاوێکی زۆر دروستەکە دەبێت تەدارروکاتی بۆ بکەی دەزانی تۆ منتیقەیەکی لافاویت دەبێت ئیش لەسەرەوە بکەی بەنداوت زۆر بێت دەزانی بۆ نمونە منتیقەیەکی بوومە لەرزەی دەبێت حسابیەوە بکەی چۆن دابشبوونی دانیشتوانەکانت چۆنە کە لە حاڵەتی بوو بە لەرزەیە کەمترین زیانت بەرکەوێت ئەمە پێوترێت تێگەیشتن و تێڕوانی استراتیژی. من سەبارەت بە ئێران دەمێت جملەیەک بڵێم من هەمیشە جملەیەکم وتومە ئێمە وەکو کورد بۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان تحدیدەن لە بەرژەوەندیمان نییە ڕژەمی ئێستای ئێران بڕۆخێ. شەوی پێش لەم بەرنامەی جەناب دوتومە شەوی پێش ڕاکردنی ئەسەد لە بیرمە لەکەیەنێن دیدارێکم هەبوو دیسانەوە کاک ئەودێر حەپەساکە و قسەیەم کرد وتم هیوادارم ئەسەد نەڕوخێ حەپەساوتی بۆ وتم ئەسەد بڕوخێ وەزعمان زۆر خراپە بێ ئەسەد بمێنێتەوە قەرارێک اتفاقێک هەبوو کە بۆ 9 مانگ بمێنێتەوە وتم لانی کەم ئێمە 6 مانگ ئیشمان پێێتی گەر ئەسەد نەکەوتایە ئەو تەئیدەر یەکسەر ڕاستە و خۆیە بۆ هی نەهاتمایە بۆ شەرع و تۆ نەکەوتیتایەتە ناو دۆخێکی ترەوە ئێستا هەموو وانەیە دژی ئەسەد بوون یەکیان گرتۆ تۆ لە پشتگیری شەرع تۆ کەوتویتە ناو پراوێزی هاوکێشەیەکی ترەوە ئیتر تۆ پرسیارەکەت جاران پرسیارێکی گرنگ بوو ئێستا پرسیارەکەت بۆتە ئەوەی کە ئایا پشتمان تێەکەن ئایا ئەمان فرۆشن کەوتونێتە پاشەکشەوە نەبرەمان کەوتوتە پاشەکشە و تەراجعەوە نەبرەهینەکەی جارانمان نییە. ئێمە پێویستمان بە چییە؟ پێویستمان بۆیە بکەوینەوە ئەو نەبرەیە بەچی یەک خاڵ هەیە هیچ ئەم لا ئەولای نییە ئێمە لە معادلەکان تێبگەین لە معادلە تێنەگەی ناتوانانی پێشبینی بکەین نەتوانی پێشبینی بکەی سیاسەتی هەڵاگریتە بەر سیاسەتی هەڵەت کە گرتە بەر تووشەبی بەو سیاستە هەڵەیەوە دواتر دووچاری شکستەبی. ئێمە ئێستا لەم تەوقیتەیە خەریکیچی باشوور بمانەوە نەمانوێ باوانی پارچەکانی تری کوردستانە دەبەروی دەسەڵاتە بە حکومڕانەکەی بە حکومڕانەکەی بە دەسەڵاتەکەی بە علاقاتە نێودەوڵەتەکەی بە کاراکتەرە سیاسەکانی کە پەیوەندیان هەیە ئەتوانن کاریگەری بکەن. نمونەی ڕەحمەتی جەنابی مام جەلال باسەکەم بێجگەلەوەی کە سەر کۆماری عێراق بوو پێشەوەش ببە بە سەر کۆمار ڕۆڵی گێڕان لە پرۆسی ئاشتی لە باکوور لەگەڵ ئێرانەکانە هەوڵیەدا هەندێک جار دیدار و دانوستاندن لە بینی هێزەکانی ڕۆژهەڵات و ئێرانە دەست پێ بکە و هەندێک جاریش ئەچوونە پێشەوە لەوانە. بۆیە ئێمە لەم تەوقیتەیە خەریکی چین ئێستا ئێمە هاتوین ئاگامان لەمە نییە
هاتوین لەسەرەوە توش بووین پۆستی سەرۆک کۆمار ئستحقاقی حزبەیە ئستحقاقی کێیە ئەمە مەسئلەیەکی یەکلاکەرەوەیە کاکڕانکۆ زۆر گرنگە من لێرەوە ڕووی پەیامم ئەەکەمە جەنابی کاک بافڵ وە قیادەی یەکێتی باشە ئێمە ساڵی 2010 من ئەو وەختە گۆڕان بوو دۆخێکی خراپ هەبوو وەزعمان باش نەبوو ناکۆک بووین لەگەڵ یەکێتی و پارتیە لێرە معارەزە و چیوانە دۆخێکی شەبوو ئەمریکایەکان و تورک و هەموو وڵاتانی عەرەب و ئینگلیز وانەیەکیان گرت بوو بۆی ڕەحمەتی جەنابی مامجلال نەبێتەوە بە سەرۆک کۆمار چونکە علاوی هەڵبژاردننی بردبووە نیان کردە سەرۆک وەزیران بۆی قەرەبووەکەن لە سەر حسەی کێ لە بەشی کورد یعنی بازەکە کورد بیدە لە خولی دووەم لە خولی دووە دۆخەکە ئەوە بوو من بەڕەحمەت بێ کاک دکتۆر نەجمەدین لە جێ حەقی خۆیەتی کاک خالید تەمەند درێژ بێ ماوە قسەمان لەگەڵ ئەوان کردوتم کاکی خۆم ئێمە بەم تەریقەیە ناکرێ وتیان ئاخرەوە دەنگ نادەن بە مامجەلال وتم کاکە مامجەلال ئەم شەو ئەگەر ببێتە سەرۆک کۆماریش بەبێ دەنگی ئەمە پێوەکەی بەهێز نابێ پێوترێت تۆ لە ناو میلەتەکەی خۆتا ئەجماع لەسەر نییە کاریگەری لەسەر پێگەیەکە ئەو وەختە کە نەتوانێت هەندێک شتکە ئێمە نابێت ئەو وەختە گۆڕان حەقی گلەی نییە بۆیە ئێمە دەبێت بینە پاڵم مەسەلەیە هەرچی ناکۆکیمان لە کوردستان هەیە وەکو خۆی ئەمێنێتەوە من سبێنێ بچمەوە کوردستان هەمان سیاست سەبارەت بە چاکسازی سەبارەت بە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بەردەوامە بم بەڵام ئەمە مەسئلەیە کە پەیوەندی بە دوو مەسئلەی ئەساسی وێ یەکێکیان پێگەی کووردە لە ڕێگەی بەهێزکردنی پێگەی سەرۆک کۆمارەوە تۆ لە دوای ڕەحمەتی جەنابی مامجەلال سەرۆک کۆمارەکانی کە ناردووتن بۆوێ لە ئاستی جەنابی مامجەلال نەبوون تواناکانیان متەواضع بووە ئیجماعیشیان لەسەر نەبووە بۆیە بە تەبیعەتی حاڵ ناتوانێت نوێنەرایەتی تۆ بکە پێگەکەش لاواز کرد لەم چرکە ساتە ئێمە سەرۆک کۆمار بۆ هەڵەبژێرین بۆ من پێم وایە هەموو جاری ژووتومە پۆستی سەرۆک کۆمار ئەوە چاواشەکارێکی گەورەیە کە دەسەڵاتی نییە و تەشریفاتی وانێ سەرۆک کۆمار قودرەتی ڕوخانی حکوومەتیە بەنامەیەکی سەرۆک کۆمار پەرلەمان دەتوانێت بتمانە لە سەرۆک وەزیران بسێنێتەوە ئەزانی نوکتەکە لەکوایە نوکتەکە لەوایە کە ئەگەر نامەکە بنێرێ وی مەزمونمان هەیە قرار بوو ڕەحمەتی جەنابی مامجەلال 2012 نامە بنێرێ بۆ پەرلەمان بۆ سەحبی سیخە لە مالکی کە وەختە سەرۆک وەزیران بوو من خۆم بە وەختە لەوێ بووم زیاد لەدە لە کاراکتەرەکانی شیعە هاتوونەتە لای خۆم چیان لەسەر پۆستەکەی مالکی بوو خۆیان یانویست دەنگی بۆ کۆکەنەوە بۆی ئەگەر نامەکەی ڕەحمەتی مامجەلال بچێتە پەرلەمان دەنگی لەسەر دەن بۆی چانسی خۆیان بێتە پێشەوە بۆیە پۆستی سەرۆک کۆمار کە سەرۆکی دەوڵەتە مەسئولە لە سیاسەتە خارجیەکانی ئەتوانێت کاریگەری بۆ سەر پارچەکانی تری کوردستانی شەبێ ئەتوانێت دامی پارچەکانی تری کوردستانیش بکە ئەتوانێت دامیکان لەسەر مەسەلی پۆستی سەرۆک کۆمار نییە ئەمە ناکۆکیەکانمان مەسەلەن چەند ساڵە بەردەوامە و پۆستی سەرۆک کۆماریش پێشتر یەکلا کراوەتەوە و ینی من ناکۆکیەکانمان زۆر لەوە زۆرترن ینی لە پۆست یان ڕاستە بۆیە ئەبێ ئێمە بزانین ناکۆکیەکانمان کەی تۆزێک خاوەکەینەوە کەی ئاساییە تونتر بێ جوابی ئەم پرسیارە بزانین ئەمە ئەم داوای لە بۆ نمونە لە پارتی دیموکراتی کوردستان ناکەی بە قسەی کێنم کردووە بە قسەی کێنم کردو من لە کەناڵی یەکێتیەوە قساکەم ئێستا لە کەناڵی پارتیەوە ڕوبەڕوو بە عشکرامە وتووە بێ پێچووپەنا لە دیداری تایبەتمان لەگەڵ جەنابی کاک مەسعودەمە وتووە چیت پێوت بە عشکرامانم پێوتوە کە پێویستە کار ڕێکەوین لە 2022 ئەوان سەرۆکی هێرێمیان داوە بە پارتی دیموکراتی کوردستان ئۆرفی سیاسیە پۆستی سەرۆک کۆمار بایەکێتی بێ و ئاساییە بە جەنابیان ڕێی لەسەر بێ بەڵێ ئەوە شموتوە شتی تری شموتوە بەڵام من نامێ قسەی دانیشتنی تایبەتی عەفوم کرد قسەی دانیشتنی تا تایبەت بۆ ئەوە ئیکەین کە جۆرێک لە کاریگەریمان هەبێ بۆی پێکەوە بوون و لێک تێگەیشتن و یەک ڕیزی بەهێزکەی بۆ سەر میدیامان نییە من ئەوە تا جەنابیش و بینەرانیش بە ئاگای باسییان ئەو دیدارانیان نەبیستوە چونکە بۆ سەر میدیامان نییە ئێستش من ڕەنگە خەڵک هین بوو بەشێکی تووشی شۆک بووە چونکە ئەوە کاندیدم و بەشێکی زۆری خەڵک نەیزانیوە چونکە لە ڕاستیە نەڕێکلامم کردەوە نەچوومەتە ناوەوە من هەوڵە دەم بیان گەینینە یەک پێکەوە تەفاومکەن بۆ پۆستی سەرۆک کۆمار زۆر گرنگە چونکە تۆ لە ڕێگەی پۆستی سەرۆک کۆمارەوە ئاخر سەنگەری بەرگریتە لە مافەکانی کورد ئەمە یەک دوو مشکلەیەک هەیە کە پیلانێکی تر هەیە من لی تێناگەین من لەم بەرنامەی جەنابەت 3-4 جار باسم کردووە یەک
بەها عرەجی جارێکیان شتێکی وتی ئێمە زۆرینەین شیعە زۆرینەین سەرۆکی پەرلەمانیش بین لە داهاتوویەکە سەر کۆماریشە بین هەرسێکی خۆمانە با کورد و سونە وەزارات و پۆستی سیادی تر بەرن بۆ ئەمە وارد نییە ئێمە ئەم یاریەتر سناکە ئەەکەین ئەوە سێ خولە دەستی یەکترشکێنینەوە ئەوە چوارەمین خولە لە خۆلی ئەو وەختەی کاک دکتۆر فواد معسووم گاندید کرا بوو بەسەر کۆمار لێەوە نەوەیەک لە قۆڵبادانمان هەبوو هەلبوسیان دەگەسانی کردوتی سەر کۆمارە بێ ئێمە بەڵام وا دەردەکەوێتە ئەیستی اتفاقەکان بۆ شێوازەیە کاکڕانکۆ ئافمکە پەرلەمان بۆ ئەوان و سەرگۆزیران بۆوان و سەر کۆمار هەلبوسی هەوڵی زۆری داوە هەلبوسی 2022 کە گرژەکەی بینی یەکێتی و پارتی بینی هەوڵیدا بێ بەسەر کۆمارە وەختە بەڵام باس نەکرا من ئاگام لێ نامەی شخصی بۆ جەنابی کاک مەسعود ناردبووە وەختە بووی ئەو دامی پارتی بکە دەنگ بدەن بە کاندیدی پارتی بۆ سەرۆکی پەرلەمان لە مقابل ئەمە ئەو ڕازی کاک مەسعود ڕازی بێ کە هەلبوسی بێ بەسەر کۆمار ئەم هەوڵانە هەیە هەوڵێکی مەترسیدارتر هەیە کەس باسی ناکە لەم خولەی ئەم خولەی کە تەواو بووە سوودانی لە دادگای فدرالی شکاتی کردو بۆ کەمکردنەوەی دەسەڵاتەکانی سەر کۆمار کاکە ئێمە ئەمانە نابینین وەکو خەبەرتیە پەڕن بە بەرچاومانە دوای ئەڵێ مامەڵەمان لەگەڵ نەکردو ئیجازەم بدە خاڵێکی زۆر گرنگ هەیەڵێن سەرۆک کۆمار زۆر مهمە بۆیە بێ پێکەکەی زۆر بەهێز بێ من 6 مانگی ڕێک جەماوەری گۆڕان و ڕەفیقەکانی خۆم دادگاییان کردم لەسەر ئەوەی وتم دەنگدێن بە مامجلال و شانازیش بۆ ئەوەکەم کە 6 مانگی ڕێک جنێ و بێحورمەتیم پێکراوە بۆ ئەمەم کرد بۆەوەی یەکەم پۆستەکە بۆ کورد بێ دووەم ئێمە پێگەی لاواز نەکەین نەبینە بەشێک لە لاوازکردنی پێگەی بەرپرسێکی کورد بەتایبەت سەرۆک کۆمار بۆیە لە ڕاستیە من لێرە لە دیسانەوە لە جەنابی کاک بافڵە پرسم تۆ حەقی خۆتە سەرۆکی حیزبێکی پێگەی یەکێتیش و کوردیش لە ڕێگەی سەرۆک کۆمارەوە بەهێزکەی بەڵام تۆزێک بابەتیانە هەڵی سەنگێنین لەو یەک دوو خولەی ئەخیر لەکوێ پۆستی سەرۆک کۆمار کە یەکێتی بووە یان لە حیسە یەکێتی بۆ بە دەنگی یەکێتی دەرنەچوە لەکوێ پێگەی یەکێتی بەهێز کردووە من پرسیارێکە کەم برایانەیەکەم و جەنابش و بینەرانی ژزانن منی نمنیە قسەی دڵمەکەم شەڕی دنیا لەسەر کاک بەرهەم کرا گەێنرای ئێسقان شکاندن لەگەڵ پارتی کاک بەرهەم کە بوو بە کۆمیسیاری باڵا یەکێتی بەشێکی زۆری پیرۆزبایی لێ نەکرد کاک بەرهەمی سە یەکێتیە ئەو پەیوەندی بە معادلەیەکی حیزبی ناوخۆیەوە هەیە کاکسەر عەفوم کە کاگڕانکۆ بۆ ماڵێم من پیاکەم لە مناڵیمەوە یەکێتی بوو یەکێتی هێزێکی ئەساسی کاک بەرم مامجەلال دەستی گر خۆی سەرکردی هەمومان سەرکردێ و ئێستا وەکو کوردێک لە پۆستێکی باڵا سەرچاو قسەکە لەسەر هاتی عەفوم کە هاتی بەهۆی ئەوەی پشتگیری کاک بەرهەمت کرد لە دوو خولە خەریک بوو درزەکان زۆر گەورەتر بوو کاک بەرهەم بۆ کویەکێتی ماوەتەوە خۆی دەیزانێ کاکە خەڵکی ژێزانێ کاک بەرهەم ئەمای ئەگەر ڕۆژێک میان بێ لەم بەرنامەیە بێگومان لێ دەپرسن خەڵک لە ئێمە بوریاتر و زیرەکترە کاکە مەسەلەی یەکێتیەوە نیە لێم بپرسی بڵێ یەکێتیم بڵێم یعنی دەتوێ بڵێ یەکێتی نابوو من دەمێبووی نا من دەڵێم لە جیاتیەوەی گیانمانە ئێسقان شکاندن و یەکێتی ئیسفادەیەکی لەوە نەکردووە باشە سوودێکی لێ نەبینیەوە وەکو حیزبیش ئێمە دەبێت بین لەسەر چی کار بکەین دوو پێوەر باشە یەکەم تەفاهم بکەین ئەم قسەیە کە بۆ یەکێتیەکەم بۆ پارتیشە بەر لەوەی بۆ یەکێتی بکەم بۆ پارتیەکەم پارتیش دەبێت تەفاهم بکە بەڵام لەسەر چی تەفاهم بکەین دەبێت لەسەر کاندیدێکی بەهێز بێ کاندیدێک بێ بتوانێت ئەم معادلە جیهانی نێو دوڵەتیانە بخوێنێتەوە بزانێت چۆن مامەڵە لەگەڵ ئێرانەکە چۆن لەگەڵ ئەمریکایکە چۆن لەگەڵ ڕووسیکە چۆن پرسیوێت لە پارتی دموکراتی کوردستان کە کێ سەرۆکێرن بێ کاندیدی ئەوانە و کیان دانابێت دەنگی پێداوە ئێستا بەڕێز قسەکە لەسەر چییە ینی تۆ زۆر هێناتۆ سەر مەسەلەی سەر کۆمار قسەکە لەسەر و بابەت هەیە یانم قسانەی تۆ دەقیقەن وایە ئەبێ ئێمە یەک ڕیز بین یەک دەنگ بین نەبینە پەن و عیبرەت لە بەرچاوی عەرەبەکان لە ئەنجومەنی نوێنەرانە دەیکێ و کێنی بەڵام ینی بۆ ئەمەندە دژایەتیان پۆستە بکرێکێتی بۆ جێگری دومی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران کاندیدی هەر نەبوو هەتا سعات 11 بڕیاریدا بوو دەنگدا بە کاندیدەکەی پارتی دموکراتی کوردستان کە بەیاننامەکەی بارەکەی بارزانی دەرچوو یەکێتی وتی ئەمە هەڵەشەیە قسەکەم لەسەرەوە نیە من لێرە وەکو میدیاکارە قساکەم بێلایەنانە بێنە سەر دۆخەکە کەی پارتی کورد کەی پارتیەک هاتە بەرنامەکەی جەنابەت ئەم بەخێرانەی لێ بکە ئەخە تۆ کە یەکێتی بەڕێز بارزانیم بینیوە بەڵێ من هەمویان نەبینم من قیاداتی ڕۆژاوا ئەبینم ڕۆژەڵاتە بینم هەموویە بینم لەبەر هەموویە بینم دۆستی هەمووی ماوەس عەلی باپیرە کاتەکەمان سەر دەقیمەوە پێم خۆشە لەسەر ڕوانینی تۆ بزانم بۆ ینی کورد بەپی ئەم معادلاتی باسێ کرد هەموو جیهان
پێکدا چووە ئەو هەموو بەرکەوتنی کە باسی کرد کورد بۆ ئێستا چی بکە لەکوێی ئەم معادلاتانەیە ئایا پشتگوێ خراوە نەخێر پشتگوێ نەخراوە بەڵام خۆی سەرقاڵیشتی ترە سەدەی زێڕینمانە هەندێک لە سەدەی زێڕین تا و چرخی کووردە ئەگەر خۆت مامەڵە لەگەڵ دۆخەکەی بکەیت ئەگەر مامەڵەی لەگەڵ نەکەیت و خەریکیشتی لابەلا و ململانی لابەلابی ئەیدۆڕێنی منە مجارە لەیان پرسییم کێی باتەوە تومەکێ باش یاری بکە ئەوەی باتەوە بەم دۆخە خراپە ئێمە ئێستا باشوور هێزە سەرکیەکەی کوردایەتی باشوور لەگەڵ ناو خۆیان ناکۆک بێ ناتوانێت هیچ بکە بۆ ئێمە جاران بەهێز بووین چونکە پێکەوە بووین ئەم قسەم ڕوو لە هەردوو لای ئێستا بەر لە جەنابی کاک بافڵ ڕووم لە جەنابی کاک مەسعودە ئێمە زۆر گرنگە سازش بۆ یەکتر بکەین چونکە ئەگەر سازش بۆ یەکتر نەکەین ئەبێ بچین لە دژی یەکتر سازش بۆ دەرەوە بکەین ئەوە هەموو لایەکمان زەرری لەکەین ڕەنگە یەکێک لەولا مەکسەبێک شێبێ یەکێک لەولا هەیبێ من لە مەوزوعی پێکەوە نزیک بوونەوە ڕۆڵم هەبووە و بەردەوامی شەبم و دیسانەوە ئەژلم من کاندید بوون مەگەر بۆ تەماعم لە پۆستەکە یا لە ڕێکلام وانە بۆ ڕێکلام مەکرد من تەماعم لەوەی ڕۆڵم هەبێ بیانگەینەیەک بەڵام بیانگەینەیەک دەبێ بزانین ئێمە بیانگەینەیەک لەسەر کاراکتەرێک هەردوو لە ئەگەر ئەم پۆستە هیەکێتیە خۆی دەبێ باشترین کاراکتەر بدۆزێتەوە کاراکتەرێک بێ بتوانێت ئەمە بکە من ڕووم لە ئەوە نیە خوانەخواستە ڕووم لەوە نیە بڵم کاک نزار هەیەتی یان نیەتی ئەمە شخصی نییە من باسی شخص ناکەم باسیەوەکەم ئێستا ئێمە لە عێراقا معادلەکە گۆڕاوە لە منتیقەکە گۆڕانێکی گەورا بێ ئەگەر ئێمە لە ناو خۆیان پێکەوە کۆک بین ئەتوانین ڕۆڵمان هەبێت لە پارچەکانی تری کوردستان بە باش ڕۆڵی کاریگەر و ئەمەلیشمان هەبێت ئەگەر ئەمە نەکەین ئەو وەختە خۆشمان ئەم ئەزمونەی هەمانە لە ناو ئەچێ کەس تەسەور نەکەم ئەزمونە حەسانەی هەیە و پارێزرا و ئەگەری لە ناوچوونی نییە ئەگەری لە ناوچوونی هەیە ئێرەش و ڕۆژ مەترسی واقعیە بەڵێ مەترسیەکی زۆر جددیە چونکە ئەو نظامی عالمیە من دەبێت ساڵام قسە ناکەم ئەو نظامی عالمیە کە تێک چووە ڕسم کرێتەوە جێی تۆی تیانە بێتەوە ئەوەی هەتە لە باشوور و لە ڕۆژ ئاواش ئەی ڕوخێنن چاو لەسەر پارچەکانی ترە ئیشێکی باشەکەی بەڵام بۆی ئەمە نەڕوخێ بۆی ئەوانی تریش بگەن بە مافی خۆیان بۆی یەکیش بگرینەوە پێویستەکە لە باشوور کۆک بوون ئێستا خاڵی سەرەکی ناکۆکیمان لەسەر پێکێنانی حکوومەتە و لەسەر سەر کۆمارە من لێرەوە داوا لە پارتیەکەم و داوا لە جەنابی کاک مەسعودەکەم مرونەی زیاتر بنوێنن لەگەڵ هەواڵانە یەکێتی داواش لە جەنابی کاک بافڵ و یەکێتی یەکەم مرونە بنوێنن بۆ تەفاهم لەگەڵ پارتی بەڵام هەردوو لا کە ڕێگەکەون لەسەر سەر و کۆمارێک ڕێکەون لە ئاستی مەسئولێتەکە بێ مەسئولێتی داهاتوو زۆر لەوە قورسرە بێت کە ئێمە بڵێن دێ با هەرچۆنێک بۆ باڕێکەوین ڕاستەکە هەرچۆنێک بۆ باڕێکەوین ئەزعف الئیمانە من بۆ خۆم ئەمە بۆ ئیمانیش زۆر گونجاو نییە ئەزعف الئیمان ئیمان نییە ئیمانی تەواو نییە بۆ سیاست هەر ناشێ ئێمە بێ خۆمان کۆکەینەوە سەر و کۆمارێک دابنین لە معادلانە تێبگە سەر و کۆمارێک شتێ بگەین دابنین کە ترسی نەبێ لە ململانیەکان باش گەیشت بێ و قودرەتی بڕیاری هەبێ ئەزانی گرنگترین و تاکە سفەتی هەر سەرکردەیەک هەر ڕابەرێک یەک سفەتە قودرەتی بڕیاردانە کە قودرەتی بڕیاردانی نەبوو ئەو بە کەڵکی سیاست و بە کەڵکی جەنگ نایە اینجا جیاوازی لە بینی ڕابەری خراپ و قائیدی باش چییە هەردووکیان بڕیار دەدەن قائیدی خراپەوەی کە بڕیاری خراپەدا چونکە خراپ تێگەیشتووە کارەسات دروستەکە قائیدی باشەوەی کە لە بڕی باش تێگەیشتووە و جورئەت و ئازایەتی و قودرەتی بڕیاریە بڕیاری باشەدا لە بینی ئەم دوانەیەکی لەمانە خراپتریش هەیە ئەوەیە کە قائید نییە و قودرەتی بڕیاری نییە و تێژ نەگەیشتووە اینجا ئێمە دەبێ بزانین یەکێک هەڵبژێرین بەم مواسەفاتانە دەرەقەتی ئەو مەسئولێتانە بێ سپاس دەکەم بەڕێز کاک سەردار عەبدوڵڵا سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان سپاس بەخێراتی خۆشەویستان بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکراتە پێتانەگەینەوە خواتان لەگەڵ